بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 141 ڕاهێنان نووسیکاری پرسیارەکان بە شێوەی لێکدانی دووبارە بنووسە. تەنیا شێوەکەی وەکو تواننا وەکو لێکدانی دووبارە. بنچینەکە 8 دوو جار دەینووسم چونکە توانی دووە لە مابەینی هێمای لێکدان. لێرە 6 4 6 دەنووسم 1 2 3 4 لە مابەینیان هێمای لێکدان. کەواتە زۆر ئاسانە. لێرە 2 11 دەنووسم لە مابەینی هێمای لێکدان. 3 دانا 15 دەنووسم و لە مابەینیان هێمای لێکدان. کەواتە زۆر ئاسانە. پێویست ناکە ئەمن هەمویان بنووسم. 20 دانا ببورن 4 دانە 20 دەنووسم 5 دانە 25 دەنووسم 4 دانا 12 و 2 دانا 6. لێرە 6 دانا 2 دەنووسم لە مابەینیان هێمای لێکدان. ئەوە نووسین بە شێوەی لێکدانی دووبارە. ئەوەی ڕاستی بیتەنیا دووبارە نییە چەند بارە. لێرە ڕاستە دووبارەیە چونکە دووە بەڵام لێرە 4 بارەیە. ئێستا هەر بڕێک بە شێوەی توان بنووسە. ئەو جارەی بە پێچەوانە وەکو توان دەنووسم 7 چەند هەفتم هەیە دەژمێرم 1 2 3 4 5 6 دانم هەیە کەواتە توانی 6. ئەوەش هەر زۆر ئاسانە. ئەوها دەینووسم. لێرە دەژمێرم چەند دانە سێم هەیە 1 2 3 4 5 6 7 دانم هەیە کەواتە 3 توان 7. و لێرەش دەژمێرم چەندوم هەیە 2 توان دەژمێرم چەندە. لێرەش دەژمێرم چەندانە 15 هەیە و توانەکان دەنووسم. زۆر ئاسانە. بەهای هەریەکە لەو ژمارانە ببینەوە ئەو جارەی بەهایەکەی دەبینمەوە. لێرە یەکەم شت دەنووسم 3 جاران 3 چونکە 2 دانەیە ئەو جە بەهایەکەی چەندە 3 جاران 3 دەکاتە 9 یەکسانە بە 9 کەواتە بەهایەکەی 9ە. 1 توان 8 ژمارە 1 توان هەر چەند بی هەر دەکا 1. ئەوە پێویست ناکە. 3 توان 4 واتە 3 جاران 3 جاران 3 3 جاران 3 9 9 جاران 3 27 کەواتە یەکسانە بە 27. 6 توان 3 36 6 جاران 6 دیسان جاران 6 6 جاران 6 36 36 جاران 6 نازام دەکات چەند دەتوانم لێرە چاچی کەم 6 جاران 6 36 3 جاران 6 18 19 20 21 کەواتە یەکسانە بە 216. 216 دەتواندوو یەکسانە بە 100. زۆر ئاسانە. 9 توان 3 بێگومان 9 جاران 9 جاران 9 بە بژمێریش دەتوانین چاچیانکەین. 0 توان 5 هەر یەکسانە بە 0. 1 توان 15 هەر یەکسانە بە 1 زۆر ئاسانە. 8 توان 4 بە بژمێر یان بەدەست بەڵامە من کاتم نێ دانیشم 8 جاران 8 جاران 8 جاران 8 دەبی 64 جاران 64 بکەین.
وە حەفت جاران حەفت توان سێش واتە حەفت جاران حەفت جاران حەفت. ئێستا بەهای پیتی ن بدۆزەوە. ئەوە زۆر گرنگن ئەو پرسیارانە، زۆر باشە بزانم. ئێستا ژمارە 3 توانی چەندی بکەم، هەرچەندە لێرە ئەوەی ڕاستی بی نازانم توانە یان جارانە، دەبات تۆزێک ئەوها نووسرا بە 3 توانەکەش تۆزێک بە گچکەی و تۆزێک لەسەرەوە. لێرە نە لە تەنیشتیتی نە لەسەرەوەیە، کەواتە تۆزێک باش نییە ئەو جۆرە. ئەگەر بێگومان ئەگەر 3 توان ن یەکسانبی بە 81 جیاوازە و 3 جاران ن ئیش جیاوازە. ئەمن وای دادەنێم چونکە بابەتەکە بابەتی توانە، کەواتە 3 توان پیتی نەئە، واتە 3 جارانی خۆی چەند جار هەتا ببیتە 81. وا هەز دەکەم نەکوا هەز دەکەم بێگومان ئەو هایە 3 توان 4 یەکسانە بە 81 چونکە 3 3 3 3 ئەو دووە نۆ ئەو دووەش نۆ نۆ جاران نۆش 81. کەواتە لە جیاتی پیتی ن دەنووسم 4 پیتی ن یەکسانە بە 4. لێرە چ ژمارەك توانی 5 بکەم یەکسانە بە 32 ژمارە 2 چونکە 2 جارانی خۆی 5 جار، با لێرە جارانی کەم 2 2 2 2 2 2 جاران 2 جاران 2 جاران 2 جاران 2 2 جاران 2 4 4 جاران 2 8 8 جاران 2 16 16 جاران 2 32 کەواتە پیتی ن یەکسانە بە ژمارە 2. ئەگەر 2 بینم توانی 5 یەکسانە بە 32. لێرە زۆر ئاسانە، چونکە 3 دانە سفرم هەیە، کەواتە پیتی ن یەکسانە بە 3 10 توان 3. لێرەش هەر زۆر ئاسانە، 5 دانە سفرم هەیە، کەواتە پیتی ن یەکسانە بە 5 10 توان 5 یان دەنووسم پیتی ن دەبی یەکسانبی بە ژمارە 5 چونکە تەنیا 10 توان 5 یەکسانە بە 100,000. لێرە پیتی ن یەکسانە بە 5 چونکە 5 توان 3 یەکسانە بە 125. لێرە پیتی ن یەکسانە بە 1 چونکە تەنیا 1 توان 4 یەکسانە بە 1. ئێستا لێرە 39 پیتی ن یەکسانە بە 2 چونکە 8 جاران 8 یەکسانە بە 64. لێرەش پیتی ن دەبی یەکسانبی بە ژمارە 11 چونکە 11 توان 2 یەکسانە بە 121. ژمارە نووسراوەکە بە پیت و شێوە توانیەکەی پێکەوە ببەستە بۆ شیکارکردنی پرسیارەکان لە 42 هەتا 45. 3 جای 4 واتە 4 توان 3. کامە 4 توان 3ە؟ ئەوە 4 توان 3ە. 4 توان 3 4 توان 3 واتە بەیەکەوە دەیان بەستم، ئەوها هێڵەکی دەچێشم لە 42 هەتا ئەو پیتە، کەواتە ئەو دووە بەیەکەوە بەسترا. پرسیاری 43 دوو جای ژمارە 4 ئەوە دوو جای ژمارە 4ە واتە 4 توان 2 2 جار 4
کەواتە 43 دەبەستمەوە بە ب. هێزی پێنجەمی 4. هێزی 5 بۆ ژمارە 4 واتە 4 جارانی خۆی 5 جار. هێزی 5 بۆ ژمارە 4 ئەوەیە 4 جارانی خۆی 5 جار. کەواتە ئەو پرسیارەی دەبەستم بە وەڵامە. پرسیاری 45 هێزی شەشەم لۆ 4 واتە 4 جارانی خۆی 6 جار کە دەکاتە ژمارەی چەند گەورە، زۆر گەورە، 4000. کەواتە ئەو ژمارەی ئەو پرسیارای دەبەستمەوە بە وەڵامەی. تەواو. ئێستا زۆر گرنگن ئەو پرسیارانە، بە تایبەتی ئەو پرسیارانە 34 هەتا 41 زۆر گرنگن. بێگومان ئەوانش هەر گرنگ بوون، بەڵام پرسیاری 46 خوێندکاران دابەش کران بەسەر 8 کۆمەڵە. هەر کۆمەڵەیەکیش پێک دێ لە 8 ڕیز. هەر ڕیزێکیش پێک دێ لە 8 کەس. خوێندکار: ئایا ژمارەی هەموویان چەندە؟ ژمارەی هەموویان چەندە؟ ئەگەرە من کۆمەڵەکم هەبوو لە 8 کەسی پێک هات و 8 ڕیزیشم هەبوو، 1 2 3 4 5 6 7 8 ئەوە 8 کەس و 8 ڕیز. ئەو جە چەند کۆمەڵەشە لەو جۆرەی دابەش کران بەسەر 8 کۆمەڵە، هەر کۆمەڵەیەکیش 8 ڕیز، هەر ڕیزێکیش 8 خوێندکارە. 8 کۆمەڵە، هەر کۆمەڵەی 8 ڕیز و هەر ڕیزەی 8 کەس. لێرە ئەوە هەمویان یەک کۆمەڵەنە، چونکە هەر کۆمەڵەی 8 ڕیزە و هەر ڕیزەی 8 کەسە. کەواتە ئەوانە هەمویان چەند کەسن؟ 8 جاران 8 64 کەسن، تەنیا یەک کۆمەڵەیە. ئەمن 8 کۆمەڵەم لەو جۆرەی هەیە، کەواتە 64 بینم جارانی 8 بکەم. 64 جاران 8 یەکسانە بە 512. هەمویان خوێندکارەکان 512 کەسن، چونکە ئەمن تەنیا یەک کۆمەڵەم دروست کردیە کە لە 8 ڕیز پێک دێ، هەر ڕیزەی 8 کەسە. پرسیاری 47 شارەوانی بەسڕە 11273 شەتڵی دارخورمای کڕی. ویستی بە یەکسانی دابەشی کا بەسەر 12 شەقامی شاری بەسڕە. پاش دابەشکردن بە یەکسانی بەسەر شەقامەکان، ئایا چەند شەتڵ لە لای شارەوانی ماوەتەوە؟ واتە ئەمن ئەو ژمارەی بینم دابەشی کەم بەسەر 12 بزانم چەند دەمینێتەوە. یازدە هەزار و 273 دابەش 12. 11 دابەش 12 نابی، یەکیش نابی، چونکە 11 گچکەیە، یەکیش گچکەی. کەواتە ئەو 112 هەمووی وەردەگرم، دابەشی 12 دەکەم. ئەمە نووسیم 9 دانە هەیە کە 9 دەینم جارانی 12 دەکەم، کردیە 108 گچکەترە لە 112، کەواتە زۆر باشە. ئێستا 112 108 لێ بڕوە، 2 لێ بڕوە نابی، ئەو یەکەی خورد دەکەمەوە، ئەو یەکەی خورد ناکەمەوە، ئەو یەکەی خورد دەکەمەوە، دووەکە دەبیتە 12، 12 لێ بڕوە، یەکسانە بە 4. ئەو جە یەکەکە بووە 0،
سفر کەم سفر هەر سفر یەک کەم یەک هەر سفر. ئێستا ئەو هەفتەی تەنیشت دووەکەی دەینمە خوارێ. 47 چەند 12 هەیە لە 47 ئەم نووسیتم 3 دانە 3 جاران 12 یەکسانە بە 36 47 کەم 36 یەکسانە بە 11 چونکە 11 گچکەترە لە 12 کەواتە ئەو 3 ڕاستە. ئێستا ئەو 3 ئێرە دێتە خوارێ لێرە دەینووسمەوە 111 113 بورن 10 بەش 12 دیسان 9 هەیە 9 جاران 12 108 دیسان 108 ئێرە ئەو جا 113 108 لێ بڕوە دەمینێتەوە 5 کەواتە هەر شەقامەی 939 دارخورمای بەرکەوت و شارەوانی 5 دارخورمای لەلا مایەوە کە زیاد بوون. وەڵامەکە تەنیا بنووسە 5 دارخورما چونکە نەنووسرایە هەر شەقامەی چەند دارخورمایی بەدەست کەت تەنیا نووسرایە چەند شەتڵ لای شارەوانی ماوەتەوە. پرسیاری 48 شادان وتی 5 توان 4 یەکسانە بە 625 چۆن دابەش بەکاردەینی بۆ دڵنیابوون لە وەڵامەکە. چۆن دابەش بەکاردەینی بۆ دڵنیابوون لە وەڵامەکە. ئەمن ئەگەر هاتوو ئەوها بیرکەمەوە ئەگەر 5 توان 4 بکاتە 625 کەواتە 5 توان 2 کە دەکاتە 25 ئەمن 625 دەینم دابەشی 25 دەکەم ئەگەر لە کاتی دابەشکردنی با لە جێشکە بنووسم لە کاتی دابەشکردنی 625 بەسەر 25 ئەگەر دەرچوو 25 ئەوە بە دابەش توانیم ڕوونی کەمەوە کە 5 توان 2 5 توان 2 هەیە 4 5 هەیە ئەوها 5 و 5 و 5 و 5 چونکە 5 توان 4 دووانیان دەکا 25 دوانەکەی جیش دەکا 25 شادان وتی 625 دەکا هەمووی کەواتە ئەمە 625 دەینم دابەشی ئەو 25 دەکەم ئەگەر دەرچوو 25 کەواتە شادان ڕاست دەکا بێگومان دەرچوو 25 ئەمن لە کاتی دابەشکردن کەواتە تەنیا 625 بینە دابەشی 25 بکە ئەگەر دەرچوو 25 کەواتە دابەشەکە دەیسەلمێنین کە 5 توان 4 یەکسانە بە 625. پرسیاری 49 خانەی بەکتریا لە هەر کاژێرەک کەرت دەبێ واتە دەبیتە کەرت دەبیتە 2 خانە دەبیتە 2 بەش 2 کەرت یان 2 خانە یان 2 بەکتریا. ئایا ژمارەی خانەکان چەندە پاش 4 کاژێر یان هەروەها پاش 7 کاژێریش 4 کاژێر و 7 کاژێر. ئەمە ئەگەر یەکەم شت ئەو خانەیەم هەبی بەکتریا پاش 1 کاژێر دەبیتە 2 دانە ئەو یەکە نامێنێ لە ناوەندێ کەرت دەبیتە 2 دانە پاشان پاش کاژێرەشکە ئەو یەکەی ئێرە ئەویش دەبیتە 2
یەکەکەی دیش ئەویش دەبیتە 2. ئەوە پاش 2 کاژێر بووە 4 دانە. پاش 3 کاژێر ئەو یەکە دەبیتە 2، ئەو یەکەش دەبیتە 2، ئەوەش دەبیتە 2، ئەوی دیش هەر دەبیتە 2. کەواتە پاشی 3 کاژێر چەند دانەم هەیە؟ 8 دانەم هەیە. پاشی 4 کاژێر ئەوانش هەر یەکەیان دەبنە 2، کەواتە 8 دەبیتە 16. کەواتە پاش 1 کاژێر دەبیتە 2، پاش 2 کاژێر 2 جاران 2، 2 ئەوەندەی 2 4، پاش 3 کاژێر 2 ئەوەندەی 4 یەکسانە بە 8، پاش 4 کاژێر 2 ئەوەندەی 8 یەکسانە بە 16. کاتە وەڵام 16. لێرە دەتوانم بنووسم پاش 4 کاژێر دەبیتە 16، یان چونکە هەر یەک خانە دەبیتە 2 دەنووسم 2 توان 4. 2 توان 4 واتە 2 جاران 2 جاران 2 جاران 2 کە یەکسانە بە 16. ئەوە پاشی 4 کاژێر. ئەگەر هەمان ڕێگەی بەکاربینم پاشی 7 کاژێر، کەواتە چ دەنووسم؟ دەنووسم 2 توان 7 واتە 2 جارانی خۆی 7 جار. بزانم جێم هەیە؟ 2 جاران 2 ئەوە 2 3 4 5 2 دیمایە ئەوە 6 ئەوەش 7. ئێستا دەبی لێکدانەکەی بکەم. ئەمن هەتا 4 2 کردیە 16. 16 دەبی بینم جارانی چەندی بکەم؟ جارانی 8 بکەم. 16 جارانی 8 بکەم هەتا دەربچی بزانم 2 توان 7 یەکسانە بە چەند. کاتە 16 دەینم ئەوها جارانی 8 دەکەم. 8 جاران 6 48، 8 جاران 1 8 کۆ 4 یەکسانە بە 12. کەواتە پاشێ 7 کاژێر بەکتریایەکان بوونە 128 دانە، پاشی 4 کاژێریش بوون بە 16 دانە. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە بژمێر بە تایبەتی 2 توان 7 ئەوها ساغی دەکەمەوە، 2 دەنووسم، پاشان کلیک لەسەر توانی دەکەم، دەنووسم 7 بزانم ڕاستم کردیاننا. ڕاستم نەکرد بووە بزانم 128 بوو. 128 بووە ڕاستم لێکدا بوو. کەواتە ڕاستە کردیە 128 بەکتریا. ئێستا بێمەلای پێداچوونەوە و ئامادەبوون. کەرتەکەش هەڵە نووسرایە بە شێوەی ژمارەی دەی بنووسە. بێگومان ڕێگە زۆرە. یەک لەوانە ئەوەیە کە ئەمن ئەو شەشەی بینم دابەشی 8 بکەم هەتا بتوانم بە شێوەی ژمارەی دەی بینووسم. کەواتە دەنووسم 6 دابەش 8. چونکە 6 گچکەیە و 8 گەورەیە یەکسەر دەزانم ناکرێ سفر و فاریزە یەکسەر دادەنێم، سفرەکیش زیاد دەکەم لۆ شەشەکەی. 60 دابەش 8 یەکسانە بە 7، چونکە 7 جاران 8 یەکسانە بە 56. 60 56 لێ بڕوە 4 دەمێنێتەوە، سفرەکی زیاد دەکەم، 40 دابەش 8 یەکسانە بە 5. 5 جاران 8 40 هیچ نەماوە، ژمارە دەیەکە بووە 0 فاریزە 75 لە 100. کەواتە وەڵام لێرە دەنووسم 0 فاریزە 75. ئەوە بە شێوەی ژمارەی دەی نووسیم 6 بەسەر 8.
ئەگەر نا ڕێیەکی دیکە هەیە ئەویش چییە؟ ئەویش ڕوون دەکەمەوە تۆزێک. لێرە کۆڵکەی هاوبەش هەیە لە مابەینی 6 و 8 هەردووچیان دەتوانم ئەمن بینم دابەشی 2 بکەم، سەرە و ژێرە. لە کاتی دابەش 6 دابەش 2 یەکسانە بە 3 8 دابەش 2 یەکسانە بە 4. هەموو کەسیش دەبی بزانی 3 بەش لە 4 بەش هەمان شتەوەکو 0 فاریزە 75%. 3 چارەک دەبی ئەمن بزانم 3 چارەک دەکاتە 75%. 75%. نیو یەکسانە بە 50%. 1 چارەک یەکسانە بە 25%. ئەوا دەبی ئەو جۆرە کەرتە ئاسانانە هەموو کەس بزانی دەکەنە چەند. ئەوها 1 دابەش 4 1 چارەک یەکسانە بە 25%. 1 دابەش 2 کە دەکاتە نیو یەکسانە بە 50%. 3 دابەش 4 3 چارەک یەکسانە بە 75%. ئەو 3 کەرتانە هەموو کەس دەبی بزانی بیان نووسی هەم بە کەرت هەم بە شێوەی ژمارەی دەی. بێمە لای 7 دابەش 14 دەتوانم کورتی کەمەوە هەردوو لای سەرە و ژێرە دابەشی 7 بکەم، یەکسان دەبی بە نیو. 1 لە 2 1 لە سەر دووش دەبی بزانم یەکسانە بە 50%. 8 دابەش 10 دیسان دەتوانم هەردوو لای دابەشی 2 کەم، کە دابەشی 2 دەکەم سەرەی کەرتەکە یەکسان دەبی بە 4 ژێرەش یەکسان دەبی بە 5. 4 بەش لە 5 بەش یەکسانە بە 80%. ئەگەر نەزانم ناچارم بچم 8 دابەشی 10 بکەم. ئەوها لێرە 8 دەینم دابەشی 10 دەکەم. ئەوەی ڕاستیبی لێرە 8 لە 10 زۆر ئاسانە، یەکسەر دەبی بزانم دەکاتە 0 و 8. ئەوە گەر لە کاتی دابەشیش هەر ئەو های لێدێ 8 دابەش 10 ناوی 8 دابەش 10 یەکسانە بە 8 هەر جاراندا 8 کەواتە یەکسەر دەبی بزانم دەکا 8 لە 10 یان 8 لە 100 هەر یەک شتە چونکە هاوتانە. ئێستا گەیشتمە لای 3 بەش لە 8 بەش. 3 بەش لە 8 بەش دەتوانم دابەشکەم دیسان لێرە 3 دابەش 8. 30 دابەش 8 یەکسانە بە 3 جاران 8 24. 30 24 لێ بڕوا یەکسانە بە 6. 60 دابەش 8 یەکسانە بە 7 چونکە 7 جاران 8 دەکاتە 56. ئەو جا 60 56 لێ بڕوا 4 دیسان 40 دابەش 8 یەکسانە بە 5 کەواتە ژمارەکە کردیە 0 فاریزە 375. بۆ تۆزێک ئاسان نەبوو 375 بەش لە 1000. پرسیاری 54 یان پرسیاری 54 بڵێ ژمارەیەکی دەی هاوتای ئەو ژمارەی بنووسە. ئەوە زۆر ئاسانە، یان سفرێک لێرە زیادکە یان ئەو سفرەی ئێرە لابە، کەواتە 0 و 0 هاوتایە لەگەڵ ئەو ژمارەی.
پرسیاری 55 کام ژمارە توانای دابەشبوونی هەیە بەسەر 9 هەتا بۆ ئەوەی بزانم ژمارەک توانای دابەشبوونی هەیە بەسەر 9 دووسێ ڕێ هەیە. یەک لەوانە دەچم دابەشی 9 دەکەم. ئەگەر زانیم ماوە توانای نییە، ئەگەر زانیم کرا ئەوە دەکرێت. بەڵام ئاسانترین ڕێ ئەوەیە بچم بینم ئەو ڕەنووسانە کۆ بکەمەوە. 4 کۆ 8 کۆ 6 کۆ 8 4 کۆ 6 یەکسانە بە 10 8 کۆ 8 یەکسانە بە 16 10 کۆی بکەمەوە لەگەڵ 16 یەکسانە بە 26 چونکە 26 کە سەرجەمی ئەو ژمارانەیە ئەو ڕەنووسانە ببورن 26 دابەش نابی بەسەر 9 بە بێماوە کەواتە ژمارەکەش دابەش نابی بەسەر 9 بە بێماوە. ئەوە ڕێیەکە لە ڕێیەکان کەواتە ئەو ژمارە دابەش نەبوو بەسەر 9. ئەو ژمارە کۆیان دەکەمەوە ئێستا 1 و 9 10 2 و 2 4 4 و 6 10 10 و 10 یەکسانە بە 20 کەواتە 20ش چونکە دابەش نابی بەسەر 9 بە بێماوە کەواتە ئەو ژمارەش دابەش نەبوو بەسەر 9. دێمە لای ئەو ژمارەیە. ئەو 4 و 6 کۆ دەکەمەوە دەکات 10 لەگەڵ ئەو 5 بووە 15 هەتا ئێرە 15ەیە. ئەو دووەش بە یەکەوە 11ەیە 15ش کۆی بکەمەوە لەگەڵ 11 دەبیتە 26 دیسان ئەوە 26ش دابەش نابی گوتمان بەسەر 9 کەواتە ئەوەش نەبوو. ئێستا ئەوانە کۆ دەکەمەوە. ئەو 3 و 3 کۆ بکەمەوە یەکسانە بە 6 لەگەڵ 5ەکەی کۆ بکەمەوە یەکسانە بە 11 ئەوانە هەر سێکیان 11. ئێرە ئەو 3 1 و 0 و 5 یەکسانە بە 10 لەگەڵ 6ەکەی یەکسانە بە 16 11 و 16 کۆ بکەمەوە یەکسانە بە 1 و 6 7 1 و 1 2 27 چونکە دابەش دەبی بەسەر 9 کەواتە ژمارەکەش توانای دابەش بوونی هەیە بەسەر 9. ئەگەر ئەو ڕێسایی نەزانم ناچارم بچم ژمارەکەی دابەشکەم بەسەر 9 بزانم دەمینێتەوە یان نامینێتەوە. پرسیاری 56 گەورەترین کۆڵکەی هاوبەش لۆ ئەو دوو ژمارەی چەندە؟ گەورەترین کۆڵکەی هاوبەش لۆ ئەو دوو ژمارەی چەندە؟ گەورەترین کۆڵکەی هاوبەش واتە لە کاتی کۆڵکە هەمیشە گەورەترین کۆڵکە هەرگیز نابی لە 12 گەورەتر بی کەواتە یەکسەر ئەو دوو وەڵامە هەڵەیە چونکە ڕاستە باسی گەورەیە بەڵام ژمارەکان گچکەنە یان 12 یان گچکەترە لە 12 هەرگیز نابی گەورەتر بی لە بچووکترین ژمارە. ئەوە زانیمان کە ئەو دوو وەڵامە هەڵەیە. ئێستا دێنە لای ئەو وەڵامەی 15 هیچ کات دابەش نابی بەسەر 6 کەواتە تەنیا ئەوە گەورەترین کۆڵکەی هاوبەشە لە مابەینی 12 و 15. 3 لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 141 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.